گۆرانی بێژ و موزیک ژەن و لیرگنووسی جامایکایی باب مارلی دەڵێت ژیان یەک ڕێگای گەورەیە پڕە لە هێما و ئاڕاستە بۆیە کاتێک بە ڕێگاکاندا دەڕۆیت مێشکی خۆت ئاڵۆز مەکە خۆت خاڵی بکەرەوە لە ڕق و کینە و گەندەڵی و ئیرەیی بیرکردنەوەکانت منێژە دیدگاکانتان بخەنە بواری جێبەجێکردنەوە هەستە لە خەو و بژی لە واشنگتن دیسیەوە سڵاوی ستافی زایڵەی داهێنانتان لێبێت. خەڵاتی گۆڵدن گلۆب یەکەم خەڵاتە بۆ بەرهەمە دیارەکان لە پیشەسازی فیلمدا کە لەلایەن کۆمەڵی پەیامنێرانی بیانی هۆلیوودەوە دەبەخشرێت لە سەرەتای ساڵی 1944دا بەڕێو ڕسمێکی نافەرمی بەڕێوەچوو خەڵاتەکان بە شێوەی پەرتووک پێشکەش دەکران. ئەمڕۆ گۆڵدن گلۆب پێک هاتووە لە 27 خەڵات، 14یان تایبەتە بە فیلمە سینەمایەکان و 13شیان خەڵاتن بۆ درامای تەلەڤیزۆنی. ئەم ساڵ زۆربەی خەڵاتەکان درا بە فیلمی ئۆپنهایمەر و چەند فیلمێکی دیکە. براوەکانی دیکەی بەشی فیلمە بیانیەکان کە زمانەکەیان ئینگلیسی نییە بریتی بوون لە فیلمی ئاناتۆمیای کەوتنێک و فیلمی کوڕ و باڵندەی ماسی خۆر. زەنجیرەی کۆمیدی مشتومڕیش خەڵاتی باشترین زەنجیرە سنووردارەکانی تەلەڤیزیۆنی بەدەست هێنا و هەروەها خەڵاتی باشترین ئەکتەری ژن و باشترین ئەکتەری پیاویشی بردەوە. فستیواڵی خەڵاتی گۆڵدن گلۆب هەموو ساڵێک لەلایەن کۆمەڵی ڕۆژنامەوانانی بیانی هۆلیوودەوە بەڕێوە دەچێت. براوەکانی ئەم ساڵ لەلایەن لیژنەیەک کە لە 300 ڕۆژنامەنووسی پرۆفشناڵ لە 75 وڵاتەوە پێکهاتبوو دەست نیشان کراون. CES گەورەترین پیشانگەی تەکنۆلۆژی و داهێنانی جیهانیە ساڵانە لە شاری لاس ڤێگاس لە ئەمریکا ساز دەکرێت. ئەم ساڵ گەنجێکی کوردی شاری سلێمانی توانیوێتی بەشدار بێت لەم پیشانگا گەورەیەدا. ئەم گەنجە خاوەنکارە و فلیمسازە گەنجێکی تەمەن 23 ساڵی شاری سلێمانی و خولیای فلیمسازی و فۆتۆگرافی هەیە و نزیکەی 7 ساڵە وەک خاوەن توانای سربەخۆی ناسراو بە فریلەنسەر کاری لەگەڵ میدیا و کۆمپانیا جیهانیەکان و ناوخۆیەکاندا کردووە. چەندین خەڵاتی وەرگرتووە. ئێستاش ڕەنجە عەلی میوانی زایاڵی داهێنانە. ئەم کاتت باش ڕەنجە. زۆر سپاس دەکەم. کاکە ڕەنجەبالەوە دەست پێ بکەین دوایەمین پرۆژەی ئێوە بەشداریکردن بوو لە فیستیڤاڵێکی تەکنۆلۆژی گەورەدا کە پیشانگایەکی زۆر گەورەیە لە لاس ڤێگاس و تایبەتە بە داهێنان و تەکنۆلۆژیای تازەی سەردەمی لە ئێستاە. گرنگە بەلامەوە ئێوە چۆن توانیتان بەشداریکە لەم فیستیڤاڵ و لەم پیشانگایەدا هاوکات ئێمە خاوەنی چەندین بۆ نمونە دەوڵەمەند و خاوەنکاری گەورەین لە کوردستان و لە دەروی کوردستانیش، بەڵام گەنجێک ئەتوانێت بچێتە ناو پیشانگایەکی ئاوا گەورەوە بە خۆی و بیرکردنەوە و داهێنان و ڕوانینەکانی خۆیەوە. دەست خۆشاکەسۆ. من ڕەنجەم خاوەنکاری ویدونێت ئەجەنسی دوای هەر ساڵ تقریبا 7 ساڵ کاری سەربەخۆ فریلانسەر بیرۆکەی ئەومە بوو کە من ئەجەنسێک دانێ بۆ کەسانی کە خاوەنتوانان و بتوان ئیشکەن لەگەڵ کەسانی دەروی وڵاتی کوردستان. ینی پشت بۆ نەبەستن کە لە ناوخۆ ببن بە ئیمپلۆیان بە ئەوی 24 ساعتە ئیشکەن ئەگەر شتێکیان حەزێ بە لەوەیە باش بن. تقریبا دوایەوە هەموو ساڵەکە عیلاقاتم دروست کرد لەگەڵ وڵاتانە بەشداریم کرد چوومە فیستیڤاڵانی دەرەوەکو ئیسپانیا و ئوسترالیا و ئەمریکا و وڵاتان گەڕام. دوای مارکتینێکی زۆر و خوێنی چەند پرۆگرامێکی کارسازی کە لەلایەن وڵاتانەوە دابینەکرا من دایم بەشداری مەکرد. خۆ مەکتەبم تاوا نەکردو لە پۆلی 6 شەوازمێنە، بەڵام ئەم شتەی حەزم لێ بوو بە تەواوەتی خەریکی بووم. ئەم ساڵ لەلایەن سەفارەتی ئەمریکی لە هەولێرەوە یعنی بەدوای کۆمەڵە گەنج جاگەڕا بوون کە بەتەمان داهێنا بکەن لە ناو کوردستان و ئەیانێ لە ناو کوردستانە بمێن و بەردەوام بێن و بڕۆن و شت فێر بن.
پەیوەندیان پێوە کردم کە وتیان ئیڤنتێکی گەورە هەیە CS کە گەورەترین ئیڤنتی تەکنۆلۆژی لە عالەمە هەموو شەریکە گەورەکانی تیا نزیکی 100 ساڵە بەردەوامە ئەو چانسانیامە کە ڤیزە وەرگرم و سەردانی لاس ڤێگاسکەم بۆ بەند ئاشنابوون بۆ بیرۆکە زیرەکانی کە هەیە بە تایبەت لە زیرەکی دەستکرد چکە ئەم ساڵ هەموو کۆمپانیەکان گرنگیان بە زیرەکی دەستکردیاوە و هەموو کۆمپانیەکان لەناو لەتەکانیانە زیرەکی دەستکردیان زیاد کردو چکە داهاتوو ئاسانترە بێ. بەڵێ باشە ڕەنجە ئەمەی پرسیارە یەکەم ئایا هیچ کوردێک یان هیچ کۆمپانیایەکی کورد بێجگە لە ئێوە و هیچ خاوەنکارێک یان داهێنەرێکی کورد یان لە بوارێک لە بوارەکانە بەشداری ئەم ڤیستیڤاڵە یان ئەم پیشانگایە گەورەی کردووە پێشتر یان ئێستاش؟ ئەوە نەیزانیاریمە بەداخەوەکو ئەو کەسانی کە پێشانگان نەبێت لە وڵاتی خۆیان لە کوردستان کەسم نەبینی لێ بەڕاستی زۆریش گەڕام بەڵام کاگمەتینمان لەگەڵا لە فێر ئەکادیمیەوەیش هاوڕێمە پێکەوە ئەپلایمان کرد بۆ ڤیزە. کاک ئەم پیشانگایە ئایا کورد بەشداری کردو لەم پیشانگایە یان خاوەن کۆمپانیاکان خەڵکی دەوڵەمان کەسانی داهێنەر لە دەرەوە و ناوی کوردستان بەشداریان کردووە لەم ڤیستیڤاڵی ئەم دووسێ ڕۆژە یان پێشتر بەشداریان کردووە لە ئەم پیشانگە گەورەی لاس ڤێگاسە کە هەموو ساڵێک سازەکرێت؟ دەستخۆش ئەوەی ڕاستی بە ئێمە لەگەڵ کاگمەتینە بەشداریمان کرد کاگمەتین خەڵکی شاری ئێدۆکە لەگەڵمانەیە لە فێر ئەکادیمی بەزۆکو کۆمپانیای کوردی یان کەسانی کە خاوەنکار بازرگانن لە ناو کوردستانە ئەوەی ڕاستی بێمە کەسمان بەرچاو نەکەوت ئەو ئیڤنتەکەش زۆر گەورەیە نزیکی 4000 خاوەنکار هاتوون و 340,000 بەشدار بوو یان ناو ئیڤنتەکەەوە بەڵام پێم خۆشە ساڵی داهاتوو کە کۆمپانیا کوردەکان ستێپێک بێنە پێشە و بەشداریم ئیڤنتە بکەن بەڕاستی چکە گرنگە ینی من پەیوەندیم بە کۆمەڵە کۆمپانیاوە کرد پێشەوەی بێن بۆ ئێرە کەس بەڕاستی نەهاتە پێشە بەس گرنگە بۆ ساڵی داهاتوو بیرێکی لێ بکەینەوە. بەڵێ باشە کاکە ڕەنجە من ئەمەیە باسی ئەوەت کرد سەرەتا کە ئەم پیشانگایە زیاتر سەنگی خسۆتە سەر ئەم ساڵ بە تایبەتی لەسەر ژیرەی دەستکرد و ئەو بوارانەی کە ژیری دەستکرد کە پەیوەندیان بە ژیری دەستکردەوە یان ژیری دەستکرد دەتوانێت داهێنانی زیاتری تیا بکە. ئایا تۆ کە لە پیشانگاکە بووی هەست بەوە کرد کە ژیری دەستکرد ئەتوانێت دەستخاتە نێو زۆرێک لە بوارەکانی تەکنۆلۆژیا و ژیانی گشتی و شارستانی و هوەری و تەکنۆلۆژیەوە؟ بەگومان من خۆم لە ئوسترالیا بم ساڵی پار هەر بۆ کۆنفرانسێکی کارسازی بۆ کۆنیۆنەری کوردستان و عێراق لەوێش تەنانەت باسییان کرد کە ئێمە نزیکی تەنها چلۆش هەفتەمان لە بەردەستایە کە ژیری دەستکرد دەسەگرێ بەسەر هەموو ئیشەکانی دنیا تەنانە لە بچووکترین ڕۆتینی ڕۆژانەوە هەتاوەکو ئەو شتە گەورانی کە پێویستمان لە ڕۆژانەکە لە ناو ماڵەوە بێن لە کاتی ئیشا بێ ژیری دەستکرد بە تەواتی داگیرکەرە ئەتوان وا بڵێم ئەبێ خۆمان بگونجین لەگەڵی ناتوانین لێ ڕاکەینەوەی ڕاستی بێ بۆ لە ئێستا هەمومان زانیاریمان نەبێت لەسەر ژیری دەستکرد و ئەو کەسانی خاوەنکارن کۆمپانیانێ پێویستە لە ئێستەوە ئەو توڵ و تەکنۆلۆژیانە بەکاربێن کە ژیری دەستکرد ساپۆرتێکادیان بەشێکە بێلەی چکە کاتت بۆ گەڕێنێت و لاچە لە داهاتوە بێتە هۆی کەمترین کارمەندت پێویست بێت لە کۆمپانیایەکە بەڵام بتوانی بە ژیری دەستکرد زۆر کار بکەی ئەوە لایەکی خەتەری و لایەکی باشی شێوەیە لە هەمان کات. بەڵێ باشە کاکە ڕەنج من ئەمەوێ باسی ئەوم بۆ بکەی ئەو ناوەندە و دامەزراوی ئێوە کە یەکێکە لە دامەزراوە جیاواز و تا ڕادەیەک ناوازەکان لە کوردستان و هاوکات پەیوەندیتان بە جیهانەوە من پێم خۆشە زیاتر بینەرانی دەنگی ئەمریکا لە ڕێی خۆتانەوە زیاتر ئاشنا بن بەو دامەزراوی ئێوە چکە دامەزراوەیەکە کە پەیوەندی هەم بە جیهانەوە هەیە و هەم بە کوردستانیشەوە هەیە هاوکات ئەتوانی بڵێ دامەزراوەیەکی خۆماڵیە لە ئاستێکی جیهانیە. زۆر سپاس. من ویدونێت ئەجێنسیم هەیە ویدونێت وەکوتم دوای 7 ساڵ ئەکسپریەنس کۆم کردوەوە 7 ساڵ بەتەنیا کاری سەر بە خۆم کردوایە و قەرارمە کە من ئیشەکان لەسەر خۆم ئاسان کەم ئەو چانسی ئیشکردانە بم بۆ گەنجانی کە لەناو کوردستان و عێراقن و پێویستیان بەکارە پێویستیان بەوەی سەربەخۆ پارە پێ بکەن نەک بەوەی لە کۆمپانیاکە بە 400,000 بەردەوامیشکەن و هیچ کرێتیڤیتێک و زیێرەێک دروست نەبێ ویدونێت وای کرد نزیکی 1000 کەس بەشداری نێتۆرکی ویدونێت کە لە 30 بواری جیاوازە ئێمە کەسی سەربەخۆ کارمان بووکات بە تایبەت مەسەن پرۆدەکشن ڤیدیۆ پرۆدەکشن 3D 2D ئەنیمیشن تەرجمە بە زمانە جیاوازەکان لەگەڵ گرافیک دیزاین
ویدونێت پەیوەندێکی باشی لەگەڵ وڵاتانی دەرەوە دروست کردوەمە ئیشمان لەگەڵ UNODC کردووە ئیشمان لەگەڵ UNFPA کردووە ئیشمان لەگەڵ ABC ئەمریکا و دۆ شەوە لا کردووە ئەو لە ناو خۆش لەگەڵ کۆمپانیای گەورەکان ئیشمان کردو گرنگی ئێمە ئەوەیە کە ئێمە گرنگی تەواو بە فریلانسەرەکەین گرنگی تەواو بە خاوەنکارەکەین پێش هەموو شتێک ئەگەر بزانین کۆمپانیایەک بە تەواوەتی ڕێزی ماندووبوونی فریلانسەرەکە ناگرێت ئێمە ناتوانین ئیشی لەگەڵا بکەین چکە لە کاتێکی کەمە بە نرخێکی باش کەسەکان دابینەکەین بۆ کەسانی کە پێویستیان مەسەن ڤیدیۆیەکیان پێویستیان ئەنیمێشنێک بەڵێ باشە ڕەنگە ئەم ئیشەی ئێوە یان ئەم دامەزراوەی ئێوە توانی بێتان هەلی کار بۆ کۆمەڵێک گەنجی بەتوانە بدۆزنەوە کە جاری وهەیە حکوومەتی هەرێم ناتوانێت ئەوە بکە کە زۆرێک لە گەنجانی هەرێمی کوردستان بێکارن یان دەرچووی زانکۆکان و بوارە تایبەتەکانن پرۆفیشناڵەتیشان هەیە بەڵام ناتوان کار بدۆزنەوە بەڵام ئێوە توانیتوانە لەم تەمەنەیە 23 ساڵن توانیتوانە هەلی کار بۆ کۆمەڵێک کەسی باش بدۆزنەوە بەڵێ قسەکە زۆر ڕاستە زۆر خۆشحاڵم کەوام کردو بەڕاستی من لایەکی گرنگی ویدونێتەوەیە کە پێویستم بە چیرۆکی سەرکەوتنە من بەسبی لە پارە ناکەم لەم کارێ ئەمە کارسازیەکە ئەڵمان زۆر ئەو کەسانی کە لەلایەن ئێمە ئێستا بوونەتە خاوەنکاری خۆیان کە لاچە بە حیاتی بیریان لێ نەکردبێتەوە کە چانسی کیوانێ لاچە کابرا تازە لە خەوەساوی من تەلەفۆنێکم بۆ کرێ بڵم چانسێکی ئیشکردنیەکی واتێ بۆ ساڵێک ئەیکیدیان نایکیان پرۆجێکتێکی فریلانسێ لەگەڵ کلاینتێکی درۆی وڵات کە ئەمە براندەکەیەتی گەورەیە یعنی بەڕاستی هەم بۆ سیڤیەکانیان باش هەم بۆ پۆرتفۆلیۆ هەم ئەکسپێرێنسێکی باشە بێ بۆ کەسانی کە لە ناو کوردستان ویان ئیش بۆ کلاینتەکانی دەروی کوردستانکەن لە هەمان کاتەمە کار ئاسانیمان کردو بۆ کەسانی کە لە دەروی کوردستان ئیشان بۆ بکەین پێویست ناکە خۆیان بێنەوە وڵات یان جاری وایە کەسێک گێتەوە کوردستان پێویستی بە ڤیدیۆگرافەرێکە بەس ناتوانێت لە وڵاتی خۆی و کەسێک لەگەڵ خۆیان بێنێ بۆ ئێمە هەموو شتێکی بۆ دابینەکەین ئەگەر فول کۆنسڵتەنسی و ڕاوێژکاریشی بۆ بکەین کە جاری وایە کە پێویستیانە بێت بەڵێ دەستان خۆش بێ کاکە ڕەنج هەڵبەت چەندین پرسیارم لەلا دروست بوو بەڵام هەڵێگرم بۆ کاتێکی تر و بۆ دەرفەتێکی تر ڕەنگە خۆتان بێن بۆ واشنگتن دیسی سوپاست دەکەین بۆ کاتی پێت بەخشین کاکە ڕەنجە عەلی خەڵاتی ئێمی بۆ داهێنەرە هونەریەکان پۆلێکە لە خەڵاتی ئێمی کە وەک ڕێزلێنانێک بۆ دەستکەوتە تەکنیکی و هاوشێوەکانی دیکە لە بەرنامە تەلەڤیزۆنی ئەمریکیەکاندا پێشکەش دەکرێن بە شێوەیەکی باو دەبەخشێتە کارمەندانی پشت پەردە وەک دیزاینەری بەرەمێنان دیکۆراتی سێت مونتاژکاری ڤیدۆ و دیزاینەری جلوبەرگ سینەماکاران و دەرهێنەری کاستێک و مونتاجی دەنگ ئەم ساڵیش خەڵاتەکان درا بە کۆمەڵێک داهێنەری بەتوانای ئەمریکا و جیهان. جودی سلاید لە فیلمی پۆکر فیس و نیک ئۆفرمن و ستۆرم ڕید لە فیلمی The Last of Us براوەی خەڵاتی ئێمی بۆ داهێنانە هونەریەکان بوون بۆ یەکەم جار خەڵاتی ئێمی درا بە ئاکتەرانی هەموو تەمەنە جیاوازەکان. جودی سلاید تەمەن 74 ساڵ یەکەم خەڵاتی ئێمی وەرگرت لە ماوەی نزیکەی 50 ساڵی کاری تەلەڤیزیۆنیدا بەهۆی ڕۆڵی وەک ڕادیکالێک کە لە ساڵانی 60ەکانەوە لە خانەیەکی خانەنشیندا دەژی و خۆی حەشارداوە لە ئەڵقەیەکی زنجیرەی پۆکر فیسدا زنجیرە کۆمیدی ئالۆز بە ناوی پیکاک واتە تاوز کە ناتاشە لیۆن ڕۆڵی سەرەکی تێدا دەجێڕێت. ئەستێری فیلمی سێتکۆمی ساڵانی هەشتاکان و نەوەدەکان بە ناوی Who's the Boss جودی سلاید پێشتر 4 جار پاڵێوراو بوو بۆ ئەو خەڵاتە لە نێویاندا 2 جار بەهۆی نواندنی لە فیلمی ترانسپێرنت پاڵێورا بوو. Nick Offerman, The Last of Us. نیک ئۆفرمنی تەمەن 53 ساڵ یەکەم خەڵاتی ئێمی لە بەرامبەر 4 پاڵێوراودا بەدەستێنا. باشترین ئەکتەری میوان لە زنجیرە درامایەکدا وەرگرت بەهۆی ڕۆڵی وەکو ڕزگاربوویەکی تووڕە لە کۆتایی پەیوەندی هاوڕەگەزبازی لە فیلمی The Last of Us دا کە لە یاریە ڤیدیۆکانی HBO وەرگیراوە. چیرۆکێکی خۆشەویستیە و دەربارەی کۆتایی جیهانی فترە کە لە ڕۆژی شەممەدا 8 خەڵاتی پێشەنگی ئێمی بەدەستهێنا. And the Emmy goes to Storm Reed. ڕید هاوڕێی ئۆفرمن تەمەن 20 ساڵە و لە ئێستادا خوێندکاری کۆلیژە لە زانکۆی USC یەکەم پاڵێوراو بوو بۆ زنجیرەیەکی تەلەڤیزیۆنی هاوشێوە. خەڵاتی باشترین ئەکتەری میوانی لە درامەکەدا بەدەستێنا کە فلاشباکێکە لە شێوەی چیرۆکێکی خۆشەویستی هەرزەکارانەی کارەساتبار لە نێوان ئەو باشترین ئەکتەری سەرەکیدا خەڵاتەکەی وەرگرت کە بیلا رامسیز پاڵێوراو بوو.
سام ریچاردسنی تەمەن 39 ساڵ یەکەم خەڵاتی ئێمی خۆی بەدەستێنا بەهۆی ڕۆڵی ملیاردێرێکی ئارەزومەندی تۆپی پێی وڵاتی گانا لە زنجیرەی تێد لاسۆ زنجیرەی ئەپڵ تیڤ پلاس کە کۆمیدیایەکە زۆرترین پاڵێوراوی کۆمیدیا لە ساڵەکەدا 21 جار پاڵێورا بوو پێشتر جارێک بۆ هەمان ڕۆڵ کاندید کرابوو. ئەستێرەیەکی دیکەی زنجیرە کۆمیدیاکانی ساڵانی هەشتاکان و نەوەدەکان جاسمین گای لە فیلمی جیهانێکی جیاواز یەکەم خەڵاتی ئێمی خۆی لە ڕۆژی شەممە بەدەستێنا بۆ باشترین ئاکتەر لە زنجیرەیەکی کورتە فیلمی کۆمیدی یان دراما بۆ فیلمی کرۆنیکلز ئۆف جێسیکا و تیم ڕۆبنسن هەمان خەڵاتی لەلایەن ئاکتەرەکانەوە بەدەستێنا بۆ فیلمی پێم وایە پێویستە لەگەڵ تیم ڕۆبنسن برۆن ئەوە دووەم خەڵاتی ئێمیە لەبەر ئەوەی لە نتفلیکسدا پەخش کراوە. باشترین فیلمی تەلەڤیزیۆنی بۆ فیلمی ژیان نامەی کەناڵی ڕۆکۆ بوو بە ناوی ویرد the I یانکۆڤیچ ستۆری کە تێیدا دانیال رادکلیف ڕۆڵی ئەستێری سەرەکی کۆمیدیای مۆسیقی دەجێڕێت. یانکۆڤیچی ڕاستەقینە کە تەمەنی 64 ساڵە و 5 جار براوی خەڵاتی گرامی بووە لە پشت کورسیەکانەوە چەند ئامۆژگاریەکی پێشکەش بەو گەنجانە کرد کە لە بواری فیلمسازیدا دەستیان پێکردووە گوتی وانەکانی ئۆکۆردیۆن وەربگرن لە کۆتاییدا سوودی دەبێت. ئەو ئاهەنگە کە پێک هاتووە لە دوو قۆناغ نزیکەی 100 خەڵاتی تێدا دابەش دەکرێت کە زۆربیان بۆ ئەندامانی تیمی کارکتەرە لاوەکان و کەسانی پیشەیی دەستنیشان کرابوو. پاڵێوراوان بریتی بوون لە براک ئۆباما و میشێل ئۆباما و هەروەها ئۆپرا وینفری. لە هەموو بەرنمەیەکدا باز دە چەند داهێنانێکی گرنگ دەکەین کە خزمەت بە مرۆڤایەتی دەکەن. ئەم جارەش زانایان کاریان لەسەر گەیەنەرێکی کارا کردووە کە جێی سیلیکۆن دەگرێتەوە و دەهێندەی پۆڵا بەهێزە. ئەمەش ئەمژدەی سەردەمێکی نوێی ئەلکترۆنیە و ڕێگا خۆش دەکات بۆ ئامێری بچووکتر و خێراتر و کاراتر. توێژەران دەڵێن یەکەم نیمچەگەیەنەری کارایان لە مادەی گرافین لە بەری سیلیکۆن دروست کردووە. ئەمەش مژدەیەکی سەردەمێکی نوێی ئەلکترۆنیە و ڕێگە بۆ ئامێری بچووکتر و خێراتر و کاراتر خۆش دەکات. نیمچەگەیەنەرەکان ئەو مادانن کە کارەبا لە ژێر بارودۆخێکی دیاریکراودا دەگوازنەوە و پێکهاتەی بنەڕەتی ئەلکترۆنین. نزیکەی هەموو ئەلکترۆنیەکانی مۆدێرن پشت بە سیلیکۆن دەبەستن کە نیمچەگەیەنەرێکی بەهێزە کە دەگاتە سنووری خۆی لە بەردەم کۆمپیوتەری خێرادا. شتێکی باشی گرافین تەنها ئەوە نیە کە دەتوانێت شتەکان بچووکتر و خێراتر بکەیت و بە گەرمی کەمتر کارا بکرێت. بەڵکو لە ڕاستیدا تایبەتمەندیەکانی ئەلکترۆن بەکاردەهێنێت کە لە سیلیکۆندا دەستمان پێناگات کەواتە ئەمە بەڕاستی گۆڕانکاریی نوێیە ڕێگەیەکی جیاواز بۆ ئەنجامدانی کارە ئەلکترۆنیەکانە. توێژەران کە بنکەکان لە ویلایەتی ئەتلانتای ئەمریکا و ئەتیاجینن لە چین ڕەنگە ڕێگەیەکیان بۆ نیمچەگەیەنەری گرافین دۆزی بێتەوە. بەپێی خەمڵانەکانی تیمەکە دەریان خستووە کە نیمچەگەیەنەرێکی گرافین دەهێندەی سیلیکۆن جوڵەی زیاتری هەیە. ئەمەش دەبێتە مایەی خێراترکردنی کۆمپیوتەر. گرافین هەنگاوێکی داهاتووە. چێ دەزانێت هەنگاوەکان دوایەوە چی دەبن؟ بەڵام ئەگەرێکی زۆر هەیە کە گرافین ئەو بەرپرساتیە هەڵبگرێت و ببێتە نمونە بۆ 50 ساڵی داهاتوو. گرافین جۆرێکە لە کاربۆن کە ئەستوریەکەی تەنها یەک ئەتۆمە و لەگەڵ ئەوەشدا 100 هێندەی پۆڵا بەهێزترا. تیمەکە خوازیارن لێکۆڵینەوەکانیان دەرگایەک بۆ گۆڕانکاریەکی گەورەی کواڵەتی لە بەرهەمهێنانی ئەلکترۆنیدا بکەنەوە. ئایا کۆپیکردنەوەی گۆرانی بێژە بەناوبانگەکان و هونەرمەندە جیهانیەکان لە ڕێی ژیری دەستکردەوە دەتوانێت هەمان چێژ و کاریگەری خودی ئەو هونەرمەندانە لەلامان دروستکات؟ زیندووکردنەوەی ئەلڤیس پرسلی و نمایشکردنەوەی ژیانی کۆمەڵایەتی و خێزانی ئەو هونەرمەندە ئەمریکیە لە بەریتانیا بۆ یەکەم جار هەوڵێکی داهێنەرانەیە. ئەلڤیس لە ساڵی 2024 دەگەڕێتەوە و بڕیارە پاشای ڕۆکەنڕۆڵ بۆ یەکەمین جار لە بەریتانیا دەربکەوێتەوە لە ئەزمونێکی سەرنجڕاکێشدا ژیانی تایبەتی و گشتی خۆی بخاتە ڕوو. پاشای ڕاکەنڕۆڵ گەڕاوەتەوە لە مانگی 11 ساڵی 2024دا ئێمە ئەزمونێکی سەرنجڕاکێشی ئەلڤیس دێنینە ئاراوە کە بۆ یەکەم جارە ئەم کارە بە سوودوەرگرتن لە ژێری دەستکرد بکرێت لە لەندەن. کۆمپانیای بەریتانی لێرد ریاڵەتی بڕیاری داوە لە مانگی ئازاردا فریمی ئەلڤیس ئیڤۆلیوشن لە ناوەڕاستی لەندەن نمایش بکات.
دواتر لە چەندین شاری دیکەش نمایش دەکرێت لەوانە لاس ڤێگاس و تۆکیۆ بەرلین. لە ڕێ ئەم بەڕام بەدەستکردەوە تۆ لە مەنفسەوە گەشتێک دەکەیت بۆ لاس ڤێگاس، لە نیویۆرکەوە بۆ لۆس ئانجلس. بەڕاستی تێدەگەیت کە ئەلفس لە ماوەی ژیانەیدا بەچیدا تێپەڕیوە. کۆتایی ئەم ئەزموونە بەڕاستی سەرنجڕاکێش دەبێت کە تیادا بە ڕێگای ژیری دەستکرد ئەلفس وەکو ڕاستەقینە دەبینیت کە هەندێک لە گۆرانی هەرە بەناوبانگەکانی پێشکەش دەکات. ژیرەی دەستکرد و بەرجەستەکردنی بە شێوازێکی پێشکەوتوو ئەزموونەکەوا لێ دەکات کە مەحاڵ نەبێت کۆمپانیاکە هەڵدەستێت بە بەکارهێنانی هەزاران وێنەی تایبەتی ئەو ئەستێرە جیهانیە و بەکارهێنانی ئەو گرتە ڤیدیۆیانەشی کە لە ماڵەکەی خۆیدا تۆمارکراون. لە ڕاستیدا خودی ئەلفس هەرگیز لە بریتانیا نەمایشی نەکردووە، بۆیە بۆ یەکەم جار ئەم ئەزموونە نائاساییە دەبێت کارێکی ناوازە بۆ ئەوەی بتوانین ئەلفس بهێنە سەر شانوویە بە فۆرمی ژیری دەستکردە بۆ ئەوەی بۆ یەکەم جار نمایش بکات. هەرچەندە هەندێک لە بەرهەمهێنەران و دامەزراوە میدیەکانی ژیری دەستکرد بەکاردەنهێنن، بەڵام ئایا AI دەتوانێت جێی مرۆڤ ڕاستەقینەکان بگرێتەوە لە هەست و ڕوانین و کاریگەریان؟ بەڵام لە هەندێک بواردا ژیری دەستکرد بووە بەمایەی یارمەتیدانی مرۆڤایەتی. بەرازیل خۆی ئامادە دەکات بۆ فیستیڤاڵە گەورەکەی ڕیۆ بەپێی خەمڵامنەکانی وەزارەتی گەشت و گوزاری ئەو وڵاتە لە ساڵی 2023دا 46 ملیۆن گەشتیاری ناوخۆ و نێودەوڵەتی بۆ نمایشەکانی کەرنەڤاڵی بەرازیل لە سەرتاسەری وڵاتەکەدا ئامادە بوون. وا چاوەڕوان دەکرێت ساڵی 2024ش بە هەمان شێوە بێت. لە ڕیۆ دی جانیرۆی بەرازیل خەڵک سەما دەکەن و پرۆژەی بریسکە هەڵدەدەن بە ئاسماندا لە یەکێک لە ئاهەنگەکانی شقامە بەناوبانگەکانی ناسراوە بە بلۆکۆ بە لەکردنەوەی فەرمی گەورەترین کەرنەڤاڵ لە جیهاندا. من لێرەم چونکە دەزانم ئەگەر ئەم بەیانە ئینستاگرام بکرایەتەوە هەمووان لێرە دەبوون. ئەزموونی کەرنەڤاڵەکەی ڕووی بەرازیل زۆر جیاوازە بەر لە دەستپێکردنی ئاهەنگی کەرنەڤاڵی ڕوویەی 2024 هەر لە ئێستاوە خۆیان ئامادە دەکەن. من حەزم لە کەرنەڤاڵە، ساڵانە دێم ئەوە خولیای منە، زۆر جوانە، بە تایبەتی لێرە لە ڕیۆ. فستیڤاڵەکە لە شارە سەرسوڕهێنەرەکەی ڕیۆ دی جانیرۆ لە 9 تا 7 مانگی دووی 2024 بەردەوام ببێت. یەکەم ڕۆژی زۆر باش بووە. ئەمە ڕێگەیەکی زۆر باشە بۆ دەستپێکردنی ساڵ بە وزەیەکی باشەوە لەگەڵ هەمووان لەسەر شەقامین و بە هەستێکی زۆر خۆشی ئازادیەوە. بەپێی خەمڵاندەکانی وەزارەتی گەشت و گوزاری بەرازیل لە ساڵی 2023دا 46 ملیۆن سەردانیکەری ناوخۆ نێودەوڵەتی بۆ نمایشەکانی کەرنەڤاڵی بەرازیل لە سەرتاسەری وڵاتەکە ئامادە بوون. وا چاوەڕوان دەکرێت ساڵی 2024ش بە هەمان شێوە بێت. تیپی قەرەچووخ گروپێکی سەمای کچانە، تەنها 11 ئەندامن و کاریان زیندووکردنەوە و جوانکردنی فەرهەنگ و فۆکلۆری کوردیە و لە شاری دێریکی ڕۆژاوا دامەزراون. ئامانجی تیپەکە پاراستنی سەمای نەریتی کوردیە لە ناوچەی کۆچەری ڕۆژاوا. ژیرۆ میتانی ئەم چیرۆکە جوانەی بۆ ئامادە کردوون. بجل و برگن باو و کالان ین دورا کوچران لحرم آدرکه گووندن خوا مل بمل دگرن. کما شهیدن قرچوخ 11 جنن کرد پکته تایبته به گووند و دیلانن کوچری. هاتی آواکرین جبوی وجین کرن و پاراستنا فلکلورا کردی یارسنگ. مامۆستا کۆما شایدن قەرەچۆ هەم مامۆستاس پەروەردە دەدە هەم جی کەندام تەبرێت بە هەرێمە کۆمت مەسلن هەرێمە کوچەیە گەل گۆڤەندەمە هەنە مینە ناوڕەنجی گاوی دگاوی شێخانی یعنی گەل گۆڤەندی دی هەنە داخوازەمە وژی کۆم گۆڤەندی کوچەیە هنگی بەم نهتێ بکەن نەهێل بێن وەنداکێن جنین کومه لگور پلانسازیه که جبوی پیک آنینا برهمین خوا ین گووندی خو پرورده دکن. گلک جاران لقمتارا چای قرچوغ و جاران لگوندین هرما کوچران لحب کوم دبن و بدست راهنانان دکن.
ام هفته دجاره پروواتی خود چیتکن گلک خورتو کچی مهنه تخوازن تبلی چنده ببین ل اما مالبات و وکریگر الپیشیا وانه جبر ویکی جی ام هیوینه کو مالبات ما خودیل چنده در کون و زاروک خود تبلی چنده بکن اف کما هنری و فلکلوری به پشتگیری و آلیکاریا بش جنه یه بناوه هلالا زیرین یا گریدای دسته چاند و هنری به دوین خواه پیدا دکه و کار و خباتین خواه پیش دخه دیلان کوچری ده هلکفتن و شاهین جواکی و نتوی ده پیشکش دکه قالك ديلان هنا هم ندر خص نجي ام حاضريه واجي دكن ام بجن بلاد دنيا عالم بلاد جيهان تبدا بزاني كرت كينا وكرت شوا قارن چاندا خو بباريزن وام حتى ساخنجي ام چاندا خو باريزن وام فانفشين نيجي ام زانه بكن نافچه کوچران زنگینه به چاندا کردی رسن و دمینه وکی چافکانیک سرک جبو گشپیدانا فلکلورا کردی چالکین هنری وان جنان دبه میناک جوه زنگین بونیره جیرو میتانی دنگ امریکا هرما کوچران نەوجەوانێکی 14 ساڵ ڕۆژانە لەژێر زەویدا دەگەڕێت بە دوای گەنجینە و کەلوپەلە دێرینەکانی قەڵای نۆرویج لە بەریتانیا بۆ هیوای ڕۆژێک لە ڕۆژان پارچە کانزایەکی زۆر بە نرخ بدۆزیێتەوە و ژیانی بگۆڕێت. ئامارەکان دەری دەخەن زۆرترین ژمارەی ئەو پارچە گەنجینانەی لە ساڵی 2022دا دۆزراونەتەوە لە ئینگلتەرا و وێڵز و ئایرلەندای باکوور دۆزراونەتەوە. پاتریک کۆپەری تەمەن 14 ساڵ خەریکی کێماڵکردنی ئەو کێڵگەیە بۆ دۆزینەوەی کەلوپەلە دیێرینەکان. لە بریتانیا گەنجینە زاراوەی یاسایی تەکنیکیە بۆ هەر شتێک کە تەمەنی زیاتر لە 200 ساڵ بێت و جۆرێک لە کانزایی بە نرخی تێدا بێت. بەڵام هوپەر ئەمڕۆ هیچ شتێکی بە نرخی نەدۆزیەوە. بەڕاستی ئەمە گەڕان و دۆزینەوەی گەنجینەکانە تۆ دەشیتە دەرەوە بۆ کێڵگەیەک هەندێک جار بە درێژایی ڕۆژشتی وردەواڵە دەدۆزیتەوە بەڵام هەرگیز نازانیت لەوانەیە ڕۆژێک لە ڕۆژان یەک ئاماژە بێت و شتێک بدۆزیتەوە بۆ هەمیشە هەموو ژیانت بگۆڕێت. بەپێ ئەو ئەمارە کاتیانەی وەزارەتی ڕۆشنبیری و ڕاگەیاندن و وەرزشی بریتانیا ژمارەی ئەو پارچە گەنجینانەی کە لە ساڵی 2022دا لە ئینگلتەرا و وێڵز و ئێرلەندای باکوور دۆزراونەتەوە زۆرترین ژمارەیە لە دوای ساڵانی نەوەدەکانەوە. لە ساڵی 2022ەوە نزیکەی 1378 پارچە گەنجینە دۆزراوەتەوە. کشتوکاڵ بە ئامێری گەورەتر و گەورەتر لەگەڵ قوڵبوونەوەی زیاتر بۆ نێو قوڵایی خاکە کێڵراوەکە هاوکات ئێمە دەبینین خاڵچێک زیاتر و زیاتر سەرقاڵی دۆزینەوەی کانزاکان. هەروەها ژمارەکاتیەکان دەری دەخن کە مۆزەخانەی قەڵای نۆرویژ زۆرترین ژمارەی دۆزراوەکانی لە هەر دامەزراوەیەکدا بەدەستهێناوە. بەختیار عەلی لە یەکێک لە ڕۆمانەکانیدا دەڵێت مرۆڤ تا پیر بێت زیاتر جوانی دەبینێت. ئەمە یەکێکە لە نادادپەروەریەکانی دنیا تا زایڵەیەکی دیکە و داهێنان و جوانیشی دیکەی جیهان ماڵاوە.